بەڵام دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان تایبەتمەندیەکی هەیە لای مسلمانان بەگشتی و لای ئەهلی خێر و خێرخوازان بە تایبەتی. بۆیە ئێمە ئەمانەوەی لە پێشوازیکردن و لە بیدایەتی مانگی ڕەمەزانە ئەو دەرفەت و پرۆژانەی هەمانە بیخەینە ڕوو بۆ خێرخوازان و هەروەها لە هەمان کاتدایەمە ئەوە ڕوونەکەینەوە لە ڕوانگەی ئەجر و پاداشتەوە لە ڕوانگەی کاریگەری ئەم پرۆژە خێرخوازیانە لە ژیانی دنیادا کاری خێرخوازی چیمان پێ ئەبەخشێ. چیمان پێ ئەبەخشێ یعنی بە بەخشەرەکان بە ئێمە کە بەخشەری ئەم خێر و چاکانین و هەروەها چی ئەبەخشێ بەوانەی کە ئاتاج و محتاجی ئەوەن کە مسلمانان دەستگرۆییان بکەن. بێگومان بۆ ئەو کەسانەی کە ئەبەخشن کارێکی زۆر گەورەیە و فرسەتێکی گەورە لە بەردەمایە کە ئەویش بریتە لە پرۆژەکان و خێر و سەوابی مانگی پیرۆزی ڕەمەزان کە دڵخۆشکردن و مانگی بەخشینە بە هەژاران و نەداران و دەستخستنی محیبەتی خوای گەورەیە کە خوای گەورە فەرمێ ئین الله یحب المحسنین. ئەگەر ئینسان خۆشەویستی خوای گەورەی بەدەست هێناو بوو بە خاوەنی ئەوەی کە خوای گەورە خۆشی بوێت دیارە خۆشەویستی خەڵکی سەرزەویش بەدەست دەهێنێ کە ئەمەش سەرمایە و سەروەتێکی گەورەیە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بێگومان پرسی بەخشین پرسێکی گرنگە ئاوێتەیە لەگەڵ بنەماکانی ئاین لەگەڵ ئیمان بە خودا، ئیمان بە پێغەمبەر، ئیمان بە ڕۆژی قیامەت و ئاخرەت کۆکراوەتەوە. گومانی تێدا نییە لە قورئانی پیرۆزە خوای گەورە پانتاییەکی زۆری داوە بە قسەکردن لەسەر پرسی بەخشین بە شێوەیەکی گشتی چەمکی ئینفاق کە دەستەواژەی بەخشین ئەگەیەنێ بە شێوەیەکی بەرفراوان 73 جار لە قورئانی پیرۆزە دووبارە بۆتەوە و ئەم دووبارە بوونەوانە بەشێکی زۆری خودای گەورە فەرمانی کردووە. بۆ نمونە خودای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا من طیبات ما رزقناكم ومما أخرجنا لكم من الأرض. واتە خدا فەرمێ ئەی ئەهلی ئیمان، ئەی باوەڕداران، ئێوە ببەخشن لەو ڕزق و ڕۆزیە پاک و حەڵاڵی کە ئێمە پێمان بەخشیون. واتە خدا پێشەوەی داوا بکە مرۆڤ منەتبارەکە بەوەی کە ئەو بەخشیوێتی و ئەویش داوای ئەو بەخشینەوەیە ئەکا جارێکی دیکە لەوەی بەدەستی خۆتان لە کایی بازرگانی و حەقدەس و هەر خزمەت گوزاریەکی تر بەدەستی هێنن و ئەوەی کە لە ڕێگەی کشت و کاڵ و بەرووبوومە کشت و کاڵەکانەوە دەستانەکەوێت لە داهات لە هەردووکی ببەخشن. و لە ژێگەیەکی تری قورئانە خوای گەورە فەرمانەکات بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. فەرمانەکە بەوەی کە خدا ئەمرەکات پێغەمبەر سەڵسەم بەشێک لە ماڵ و دارایی مسلمانان وەربگرێت و ئەم وەرگرتنەی بەشێک لە ماڵ و داراییش بۆ دوو ئامانجە. یەکەم بۆ تەزکیە کە بە مانای نەما و گەشەکردن و زیادبوون دێ، دووهەم بە مانای تەطهیر خاوێن بوونەوە کە لە یەک کاتە جوڵەی بازرگانی و گەشەی پارە بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی سووڕی پارەوە ئەبێت کەواتە تەسکی و نەماکە دروست ئەبێ. و هەروەها ئەگەر هەڵەوپەڵەیەکیش ڕووی دابێت لە مامەڵە داراییەکانە لە ڕێگەی بەخشینەوە قەرەبووە کرێتەوە بە هەمان شێوە تەطهیریش بۆ پاکردنەوەی دەرونی مرۆڤی دەوڵەمەندە لە بوخڵ و شوح و چروکی و دەسن و قاویە کە هەی بێخوانە کردە و هەروەها دەرونی هەژارەکەش کۆکاتەوە لە ئێرەی و حەسەدی بردن. بێگومان لە جێگەی ترا خودای گەورە لە قورئانی پیرۆزە ئاماژادا لەسەر ئەوەی ئەوانەی ئیمانیان هێناوە و ئەبەخشن لە ڕێگەی خوادا ئەجر و پاداشتێکی گەورەیان هەیە. پێغەمبەری ئازیزی صلی الله عليه وسلم سەحابەی بەڕێز لە وەصفیا فەرموویانە پێغەمبەر لە ناومانە جەوادترین مرۆڤ بووە، یعنی دەست و دڵواڵاترین و بەخشندەترین بووە. کاتێک کە ڕەمەزان هاتووە بەخشینەکانی زۆرتر و زیاتر بووە. سپاسی خوای گەورەکەی کە دەرفەتیەوەی